لە پەنای بڵێسەیە ماگرەدا سەدان خێزان هەیە توانای دابینکردنی ژەمە خۆراکێکی ئاساییان نییە. زیندووترین نمونەش خێزانەکەی ئەحمەدە. ئێرە کەرکووکە، ئەو شارەی نەوت گرفتی گەورەی سیاسی و ئابووری بۆ دروست کردووە. ئەحمەد لە نەتەوەی عەرەبە، ماڵەکەی چەند سەد مەترێک لە یەکێک لە بێرەنەوتەکانی شارەکەوە دوورە. لە نێو خانوویەکی سادا خێزانە حەوت کەسەکەی تێدا ژیان دەکات. تاکە سەرچاوی دابینکردنی بژێوی ژیانی تەنها ئەم پلاستیک و کارتۆنە فڕێدراوانەیە کە لە کۆڵانەکان و شەقامەکانی کەرکووک کۆی دەکاتەوە دواتر دەیانفرۆشێتەوە. ئەو سەرباری کەمی هەلی کار گلەی لە کەمی خزمەت گوزاریشەیە. وڵاتی ئێمە دەوڵەمەندترین وڵاتە لە نەوتدا، کەچی ژیان بۆ ئێمە زۆر قورسە. ئەوەی موچەی نییە ژیانی زۆر قورسە و لەگەڵ ئەوەشدا هیچ ئیشێک نییە. هەزاران کرێکارمان هەیە، بەڵام کرێکارەکانمان ئیشان دەست ناکەوێت. خزمەتگوزاری لێرە زۆر کەمە. ئەوە تا ئەم کۆڵانە قیرتاو نەکراوە. جگە لە قیرتاو نەکردن کارەبامان زۆر کەمە و ئەوەشی هەیە زۆر لاوازە و بە ئەستەم ئامێرەکانی ناوماڵ کار پێ دەکات. گەڕانێک بەنێو کەرکووکدا دەکەین. تاسە و چاڵ و چۆڵی زۆرێک لە گەڕەکان و خزمەت گوزاری سەرەتایەکان هاوڵاتیانی نیگەران و بێزار کردووە. لە هەمان کاتدا نیگەرانیشن لەوەی جگە لە کەمی خزمەت گوزارەکان گرفتی کەمی نەوت و غازیش دروست بووە. ئێمە خاوەن نەوتی خاوەن غازی هیچمان نییە خۆمان ژێرمان نەوتە. ئالە بەخۆمە هەشتا خێزانم مانگی دوو متڵ بەشم ناکە. دوکانێکشم هەیە، ئەگە ئەم دوکانە نێبژێی خێزانەکەم لەسەر ئەم دوکانەیە من. دەبوایە ئەو عەردە گشتی ینی کاشی بووایە نەک قیریش. ئێستا پێش دەرگاکان ماگشتی قوڕەسیان و وەگەنی و یعنی وەزمان زۆر خراپە. بەر بەکێ ئەڵێ باشە ویستر هیچ دەنگێکش نییە. کەس هەڵمان لێ ناپرسێت. گورگەزال زۆر وەزعی خراپە. کاکە وەڵڵای سیاسیەکەمان عیبیان نییە ئەم دوو حزبە. لێرە تقریبان حەوت حزبی تایە. کورە وەڵڵای فەرموو هەمووی بۆ گیرفانە. وەڵڵای خزمەت گوزاری ئەمەنە خراپە. شارعەکانمان وێرانن من بەڕاستی دەم. شارعی جێ هەیە ئارە وەڵڵای سەبر و ڕەحیمەوە خەری کرد. شارع هەیە زۆر چاکە هەر منتیقە هەیەوت. منتیقە گچکەلەکان. منتیقەی گچکە هەیە خراپە. ململانی سیاسیەکانی نێوان هەردوو حکومەت یاریمی کوردستان و عێراق وەک دووکەڵی ڕەش هەمیشە ئاسمانی کەرکووکی داپۆشیوە و ڕێگر بووە لە بەرەو پێشچوونی شارەکە. چونکە وەکو هاوڵاتیان خۆیان ئاماژەی بۆ دەکەن لەکوێی دنیا هەبووە نەوتت هەبێت و ئاستی خزمەتکردن تێیدا وەکو پێویست نەبێ و کارت بە ئاسانی دەست نەکەوێت. ئەندامی ئەنجومەنی پارێزگای کەرکووکیش نایشارێتەوە کە ململانی سیاسیەکان بربەستی زۆری بۆ کەرکووک دروست کردووە. گەرچی پارەی پترۆ دۆلاری بۆ خەرج دەکرێت کەچی نەتوانراوە شارەکەی پێ ببژێنرێتەوە. ئێمە زۆر جار ئەڵێن نەوت بۆ زۆربەی شارەکان و وڵاتەکان ئەبێتە نعمەت، بۆ ئێمە بووە نقمەت، بەڕاستی بۆ موسیبەتێک. زۆر جار هەرچەنە ئێمە بینینمان بۆ کەرکووک بۆ مێژوەکەیەتی بۆ ڕەگ و ڕشەی شارەکەیە نەک بۆ مەسایلی نەوت و ئۆپترۆڵی کە هەیەی، بەڵام بەداخیشەوە هەتا ڕاددەیەکی زۆر ئێمە نامستەفید بووینە، مستەفید نەبووینە لەوەی کە ئەو نەوت و ئەو بەرهەمە زۆرەی کە لەژێر خاکە بە پیتەکەی کەرکووکە هەیە. بە گوێرەی دوایین سەرژمێری ژماری دانیشتوانی کەرکووک 1,900,000 کەسە. گەرچی شارەکە بەردەوام دانیشتوانەکەی گەشە دەکات، بەڵام وەکو پێویست خزمەت ناکرێت. نەوت دەکەینە چرای خۆشگوزەرانی. ئەمە دروشمی بەشێک لە لایەنە سیاسەکانە لە کاتی بانگەشەی هەڵبژاردن کە بەگوێی خەڵکی دەدەن. سەرباری ئەوەی کە هاوڵاتیانی ئەم شارە لە پەنای کڵپەی نەوتدا ژیان دەکەن، کەچی ئاستی خزمەتگوزاریەکان وەکو پێویست نین لە هەمان کاتدا بێکاری کاریگەری زۆری لەسەر ژیانیان دروست کردووە. دیار جەمال دەنگی ئەمریکا، کەرکووک،